بۆ ئەوەی کارمەندانی کەرتی تایبەت هاوشێوەی کەرتی گشتی خانەنشین بکرێن یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی هەموار دەکرێتەوە. بۆ ئەوەش قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی کۆبنەوەیکی تایبەتی کرد. بڕیاریدا کارمەندانی کەرتی تایبەت هاوشێوەی کەرتی گشتی خانەنشین بکرێن و هەمان ماف و ئیمتیازاتیان هەبێت. بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە وەکو وەزارەتی کار بەشداری کۆبنەوەکەی کردبوو ڕایگەیان بۆ هەموارکردنەوەی یاساکە بۆ چوونی کەسانی شارەزا و پسپۆڕ و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان وەرگیراوە، چونکە یاساکە کۆنە و لە ساڵی 1970 دەرچووە و پێویستی بە هەموارکردنەوە هەیە. یاساکە ئێمە لە وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتی تەواومان کردووە. یاساکە لەگەڵ شەریکەکانمان کە نوێنەرانی خاوەنکاران و نوێنەرانی سندیکای کرێکارانن، مەکتەبی تەنفیزی سندیکای کرێکاران لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئێمە ڕاوبووچوونی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیمان وەرگرتووە ILO بۆ ئەوەی سەیرێکی بکاتن ئایا تا چ ڕاددا دەگونجێ لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکان. بە جۆرەی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی ئەگەرچی لە ساڵی 2012 بۆ جارێک هەموار کراوەتەوە، بەڵام کەلێنی زۆری تێدایە. هەر بە جۆرەی یاساکە ئەو کەسەی لە کەرتی تایبەت خانەنشین دەبێت نابێت موچەکەی لە 350,000 دینار کەمتر بێت. تقریبا لە 30,000 پرۆژەدا ئیش دەکەن. بژەکە ئێمە دەڵێن پرۆژە کۆمپانیایەکی گەورە کە 6,000 کرێکاری هەیە پرۆژەیە لەلای ئێمە و دکانێکی بچووک یان سەرتاشخانەیەک کە یەک پرۆژە نانەوەخانەیە کە یەک کرێکاری هەیە یان دوو کرێکاری هەیە ئەویش پێڵێن پرۆژە، یعنی ژمارە ئەو پرۆژەنە نزیکەی 30,000 پرۆژەنە 135,000 کرێکار دەسەبەرکراون. لە هەرێمی کوردستان نزیکەی 135,000 کەس لە کەرتی تایبەت دەستەبەرکراون. هەر بەهۆیەوە 845 کەس لە کەرتی تایبەت خانەنشین کراون. ئەو کەسانەشی خاننشین دەبن لە سندوقی خاننشین و دەستەبەری کۆمەڵایەتی 2 مانگجارێک موچەکانیان وەردەگرن کە لە ئیسادا نزیکەی 700 ملیار دیناری تێدایە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.